قۆناغی پرۆسەی چەکدانانیان لە ئەشکەوتی جاسەنە لە شاری سلێمانی پرۆسەیەک بوو کە نابوو بیکەن. پرۆسەی ئاشتی لەلایەن تورکیاوە کاتکوشتنە چەکدانانی پەکەکە لە قۆناغی یەکەم، خۆ هەڵوەشانەوەی، ڕاگررتنی شەڕ، هەموو ئەوانە کاریگەری منفی لەسەر ڕۆحیەتی هێزە شۆڕژگەڕەکانی وەکو ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو. چیەکێتی نیشتیمان و چ پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵن پرۆسەکە بچێتە پێشەوە کۆتایی پێبێ، ئەو دەلیلێ پێکە سەرئێشەی زۆری بۆ باشووری کوردستان دروست کردووە. تورکیا تاکتیکانە مامەڵاکە لە هەر هەلو مەرجێکە وەکو پێشوو پرۆسەکە تێگەدا ڕەنگە زەربەی گەورەشدا بە تایبەتی لە خودی بەڕێز ئۆجالان. باس بۆ بینەرانی حەوڕۆژ لە ڕاستیە پرسی پرۆسەی ئاشتی لە تورکیا بەکوێ گەیشتووە بەنسبەت تورکیاوە بەنسبەت ئەنقەرەوە پرۆسەکە بە مەیلی خۆی بەڕێوەیە بە مەسەلەن ئەنجومەنێکی پێکهێناوە لە نێو حیزە سیاسیەکانی ناو پەرلەمان بۆ چارەسەری ئەم پرسە و ئەکسەرێتی ئەم نوێنەرایەتیە بەدەست دیسان ئاکپارتیەوەیە و مەسەلەن هەریەکە لە دەم پارتی و هێزەکانی ترێکی 3 کورسی و 2 کورسیان هەیە یا 2 ئەندام پەرلەمانیان هەیە و لە ڕاستیشە هەدەفەکەشی چارەسەری نیە، ئەوەندەی کاتکوشتنە. بەنسبەت پێکەکەوە پێم وایە بە پرۆسەکە تا ڕادەیەک لایەن گەیشتۆتە بنبەست و کێشەی ناوخۆیی زۆری دروست کردو لە ناوخۆیانە. وار بۆیە لە چەند ڕۆژی پێشووتر جەمیلبایی ڕایگەیان بوو کە ئیتر ئێمە هیچ گروپێکی تر چەکماندا نانێت تاوەکو باشتر لە بارودۆخەکە حاڵی نەبین. ئەوە ڕنگدانەوەی کێشە ناوخۆیەکانیشانە و دوێنێش مستەفا قەرەسوو ڕخنەی زۆری لە دەوڵەتی تورکیا گرت، کەوتی ئەو ئەجێندا و بەرنامەیە کە ئەبوو بۆ ئۆجالان دابین کرێ بە پێی حقوقی یەکێتی ئەوروپا تورکیا نەیکردووە و غەدری کردووە. وەڵحاصل تا دێ لە ناو پرۆسەکەیە دەنگی ناڕزایەتی لە ناو پێکەکەیە بەرزترە بێتەوە، وەش دەرەنجامی ئەو ئینعیکاساتە بوو کە لە ناوخۆوەریان گرتەوە، چ لە باکوور و چ لە قەندیل لە شاخ، چ لە ئەوروپا و چ لە پارچەکانی تری کوردستان کە پرۆسەکەیان نێگەتیڤ بینی و خەڵک پێیوا بوو کە پارتی کرێکارانی کوردستان تووشی هەڵەیەکی تاریخی بووە و ببێ هیچ زەمانەتێکی نێودەوڵەتی چۆتە ناو پرۆسەیەکەوە کە بەڕاستی پرۆسەیەکی پڕناوی پرۆسەیەکی ئاشتی نیە، بەڵکو ئەوەی کە تورکیا ئەیەوێ ئەوە بکە. لە ڕاستی ئەوەی کە چەکدانانی پێکە چارەسەر یاگرفتە، لە ڕاستیە چەکدانان بەم هەلومەرجەی ئێستا پێکە بەڕێوەیە باوە خودی عەبدوڵڵا ئۆجالان داوایەکە بێگومان گرفتە، ئەگەر ناخۆی مەسەلەی شۆڕش و خەباتی چەکداری لە بەشێکی زۆری دنیا کۆتایی پێهاتووە و ناتوانێت کاریگەر و مؤثر بێ. بەڵام قسەکەوەیە ئێمە شایادی چەند نمونەین، مەسەلەن 2016 حرەکەی فارق لە کۆلۆمبیا چەکی دانا، بەڵام مەسەلەن کوبا ناوبژیوانی سەرەکی بوو و یەکەم دانیشتنیان بە ئامادەبوونی ڕاوڵ کاسترۆی سەرۆکی کوبا بووە، دوایی بانکیمۆن سکرتێری نەتەوە یەکگرتوەکان ئەمریکا و ئیسپانیا و شیلی و هەمووانە دەخالەتیان تیا کرد و پرۆسەکەش زۆر سەرکەوتوو بوو. بەڵام ئێمە لێرە ئەمە نابینین، بۆیە چەکدانانی پەکەکە پێم وایە خودی پەکەکەشی بەو قەناعەتە گەیان کە یەکەم قۆناغی پرۆسەی چەکدانانیان لە ئەشکەوتی جاسەنە لە شاری سلێمانی پرۆسەیەک بوو کە نابوو بیکەن و دوایەوەی کە خلافی زۆری خۆشیان هەبوو و دوایەوەی کە وعد بوو مستەفا قەرەسوو ڕابەرایەتی ئەو پرۆسەیە بکات نەیکرد، بە سێهۆزات هات و لە ناوخۆیانە ئێستا پێیان وایە کە ئەوان هیچ هەنگاوێکی تر نانن و ئەو قسانەش کە جەمیلبایەکی هاوسەرۆکی کەچەکە کردوێتی دەرەنجامی فشارەکانی سەر باڵی چەپی پێکەکەیە، باڵی چەپی ڕادیکاڵی پێکەکەیە، مەبەستم دۆڕان کاڵکان و مستەفا قەرەسوو بەشێک لە هاوڕێکانیان کە ئەو چەکدانانە تەییدیان نەکرد بوو و هەر بۆیش لە کۆنگرەی 12 بە 2 گروپ لە 2 شوێنی جیا کۆنگرەیان بەز و خلافی زۆریان هەبوو. بۆیە ئێستا وردە دەرەکەوێت کە بۆچوونەکانی باڵی چەپی ناو پارتی کرێکارانی کوردستان دروسترێتی ڕواینەکانیان سەبارەت بە تورکیا و پرۆسەی بە ناو ئاشتی دروسترە. بۆیە پرۆسەی چەکدانان
تازە با پێ بڵێم پارتی کرێکارانی کوردستان چۆتە ناو پرۆسەیەکەوە یانە بێت چەکەکانی دانێ یانە بێت دەست بکاتەوە بە خەباتی چەکداری و ئەگەر دەست دەکاتەوە بە خەباتی چەکداری و شۆڕش و مانای قسەکانی ڕابەرەکەیان و ئاپۆی شکاندووە و تورکیاش هەنگاوی تر نانێ و ئەگەر چەکش دانانێ شۆڕژەکە بێگومان ئەوە مەسەلەن دیسان لەولاوە تووشی پارادۆکس و ناکوکیە بێ لەگەڵ ڕێبەرەکەیان و لە دوای کۆنگری دوانزەی پارتی کرێکارانی کوردستانیشەوە پێکەکەی پێش کۆنگری دوانزە نەماوە یعنی جۆرێکی ترە ئەو ئۆتۆریتە و ئێنرژی و ئەو سیمبولیزمی کە جاران هەیبوو لە قەندیلەوە تا پارچەکانی ئەوەی لە دەستداوە بەڕاستی ینی چونکە قسەکەەوە بوو ئەوان هەمووی چوو بوو نەژێر ئەو فشارانەوە کە خراە سەر قەندیل لەلایەن خودی عەبدوڵڵا ئۆجالان و دەم پارتی و تورکیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەموو ئەو چوارە فشاری زۆریان کرد کە پێکەکە ئەبێ مەسەن چەکدانێ و چەکدانانەکەشی وتم وەکوتم بەو جۆرە بوو کە کێشەوگرفتی زۆری دروست کردووە. سەبارەت بۆی کە تورکیا بۆچی زۆر جەخت لەسەر چەکدانانی پەکەکە و پرۆسەی بەناو ئاشتی و چارەسەرەکە لە ڕاستیە دوای تۆقەکەی سەرۆکی مەهاپا لەگەڵ ئەندامانی دەم پارتی ئەوە هەنگاوی یەکەم بوو بەڵام قسەکە تورکیا ئەیزانی بارودۆخی خۆرهڵاتی ناوەڕاست و ناوچەکە ئاڵوگۆڕی بەسەرادێ و ئاگاداری ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر بوو و ئاگاداری ڕووداوەکانی 8 دیسەمبەری ڕوخانی بەشار ئەسەد بوو و ئاگاداری هەژمون و هەیمەنەیەک بوو کە ئیسرائیل و تەلئەبیب لە منتقەکەیە لەگەڵ سعودیە بەدەستیێنن لە شوێنی تورکیا و ئێران و ئاگاداری ئەوە بوو کە ئیسرائیل ئەوێ هەژمونی خۆی زیادکە و پشتیوانی لە کانتۆنەکانی خۆرئاوا بکە و دژی هاتنی ڕژێمێکی تازەیە بۆ سووریا ئەگەر زەمانەتی ئەمنی سنوورەکانی خۆی نەکا و تورکیا بەم نیەتەوە هات بەشداری پرۆسی ئاشتی کرد بۆی کە ینی تورکیا ئەردۆگان و ئاک پارتی زۆر ئەکتیڤانە لە ماوەی 20 ساڵی حکومی خۆیانە نایارەکانیان لە بەردەمی خۆیان لایە بوو مەسەن ئەرگۆنکۆن و مەسەلەن فەتحوڵڵا گولەنیەکان و مەسەلەن کودەتای سەربازی و گروپی چەپی ڕادیکاڵی ناوخۆ و هەموو ئەوانەی بە جۆرە لە جۆرەکان ئەو لەمپەرانی لە بەردەمی بوو لای بوو تەنها کوردما بوو بۆ ئەلەو هەلومەرجەی کە هاتە پێشەوە و ئەم هەلومەرجانەی ئاڵوگۆڕەکانی دوایش بە تایبەتی دوای کێشەکانی نێوان ئێران و ئیسرائیل و ئەگەرەکانی داهاتوو تورکیا نیگەرانە لەوەی کە کورد شتێکی دەستکەوێ بۆیە تورکیا بۆ خۆی پێی وابوو پێشەوەی کورد شتێکی دەستکەوێ لە ناوچەکەیە و پێشەوەی ئیسرائیل دەور و نەخش و دەخالەتی زۆرتر بکە کە تورکیا ناتوانێت بەری پێ بگرێ پێی وابوو ئەم مەترسیکە لە بەردەمیایەتی کە ناوی کوردە بتوانێت چارەسەرێکی بۆ بکاتەوە یان کات بکوژێ بۆیە پرۆسەی ئاشتیت لەلایەن تورکیاوە کات کوشتنە بۆ تێپەڕاندنی ئەو هەلومەرجە نەخوازراوەی کە لە سنوورەکانی و لە خۆرهڵاتی ناوەڕاست ڕوویدا و ڕووەدا کە کورد هیچی دەست نەکەوێ و بتوانێت تاکتیکانە مامەڵە بکە هەدەفەکەی ئەمەیە هیچ هەدەفێکی نیە چونکە بڕوای بە مەسەلەی کورد نییە بڕوای بە پرسی چارەسەری نییە بڕوای بە ئیدارەدانی ناوچەکانی کوردستان نییە و تەنانەت هەتا ئێستا نەدەستکاری دەستوری تورکیای کردووە و نەمافی ئازادبوونی بە ئۆجالان داوە نە بە سەلاحەدین دەمیرداش داوە و دەستی نەبردۆ بۆ نزیکەی 15 تا 20 هزار زیندانی کەچەدە لە زیندانەکانی باکوور و بە هەزاران خەڵکی تر هیچ هەنگاوێکی نەناوە تەنها ئەوەیە ئەوێ ئەو هەلومەرجە ناوچەی کە ئاڵگۆڕی بەسەرداهات و ئاڵگۆڕی بەسەرادێکە درێژا کێشێ کورتیی دەست نەکەوێ و ئەم دۆخە نەخوازراوە پڕمەترسیە کە ڕوبەڕووی لوبناان سووریا عێراق ئێران بۆتەوە ئەو بەر نەکەوێت تێپەڕێنێ هەدەفەکە لەمە زیاتر باوەڕی بە پرسی چارەسەری کورد نییە و ئەگەر قسەکەەوە کاریگەری چیە لەسەر پارچەکانی کوردستان جارە با یەک شتە پێ بڵێم پرسی چەکدانانی پەکەکە لە قۆناغی یەکەم خۆ هەڵوەشانەوەی ڕاگررتنی شەڕ هەموو ئەوانە کاریگەری منفی لەسەر ڕۆحیەتی هێزە شۆڕژگەڕەکانی وەکو ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو مەسەن وەکو کۆمەڵ و دیموکرات وەکو هێزەکانی تر وەتەیان کاریگەری لەسەر خودی پەژاکیش بوو کاریگەری لەسەر خەڵکی تریش هەبوو و بەڵام پێم وایە بۆ باشووری کوردستان چیەکێتی نیشتیمان و چی پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵن پرۆسەکە بچێتە پێشەوە کۆتایی پێبێ بەو دەلیلێ پێوەکە سەر ئێشەی زۆری بۆ باشووری کوردستان دروست کردووە ئەین لە سنوورەکانی باشووری کوردستان
گیرگرفت دروزەکە و بیانی تورکیاوەیە کە هێزەکانی پێکە لە سنوورەکان بارگایەکی زۆری دانا بار حاڵیشی تو پارتی پێیان وایە کە ئەم پرۆسەیە بە هەر جۆرێک بێ ئەتوانن مەسەرەن ئەوان دەور و نەخشی باشیان تایە بێ کە بوویانە بەڵام قسەکەی وساس ئێستا با ئەوەت پێ بڵێم لە ناو پارتی کرێکانی کوردستان بە دوای کۆنگرەوە بە دوای قۆناغی یەکەمی چەکدانانیان باڵی چەپ دۆڕان کاڵکان و هاوڕێکانی داوای کۆنگرەی سێنزاکەن و پێیان وایە جەمیل بایک و بەسێ هۆزات و ئەو گروپە کە ئێستا هاوسەرۆکانی کۆمەڵایەتی کوردستانن پێویستە لە کۆنگرەی داهاتوو دەست لە کار پێشنەوە بۆ ئەوان ئەو پرسە بەڕێوە بەرن بۆی لە حاڵدا ئەم بەحس و خواسە یان مثلەن بە ئینشقاقێک ڕووەدا ئەگەر ئەم پرۆسەیە بەم شکلی ئێستاش هەر بەڕێوە بچێت یا ئینشقاقێک ڕووەدا کە ئەوانە لەژێر ئۆتۆریتەی ئاپۆیزم و پارتی کرێکارانی کوردستان دێنە دەرەوە و جۆرێکی تر مامەڵاکەن وەکو هێزێکی سیاسی یان ئەوەی کە ڕەنگە کێشەی زۆرتری لێ دروست بێ و معلوماتی جەنابتان ئەوەندەی کە بزانم ئێران رووسیا قوبرس یۆنان بەشێکی تر تەنها خودی عێراقیش هیچ خۆشحاڵ نین بە دانانی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان و کۆتایی پێهاتنی خەباتی چەکداریان بەو دەلیلەی کە پرۆسەی سیاسی و بەرژەوەندیەکانیان لە ناوچەکە لا سنگەکەوە خۆتەنان خودی ئیسرائیلیش پێی خۆشە ئەو فشارە بمێنێ لەسەر تورکیا بۆیە هەموو ئەوانە یان ئەم پرۆسەیە ئیدارە دەن بە قازانجی خۆیان یان ئەوەی ئەگەر بیانێ پرۆسەکە بخەنە پێش ئەوە حتمما تەییدی باڵێکی ترەکەن کە ئێڵن پرۆسەکە بە مەیلی تورکیا بچێتە پێش بۆیە لە هەر حاڵدا پرۆسەی چەکدانانی پەکەکە بە بۆچوونی من ناتوانێت ئاکام بەخش بێ بە قازانجی خەڵکی باکووری کوردستان و بە قازانجی نیەتی ئاشتی خوازانەی گەلی کورد تەنانەت پارتی کرێکارانی کوردستانیش و تورکیا تاکتیکانە مامەڵاکە لە هەر هەلو مەرجێکە وەکو پێش و پرۆسەکە تێگەدا ڕەنگە زەربەی گەورەشدا بە تایبەتی لە خودی بەڕێز ئۆجالان بەڵام ئەوە ناکاتەوەی کە خودی ئۆجالان لە مانیفستۆی شارستانێتی دیموکراتی لە بەرگی پێنج هەموو باسی ئەمانەی کردووە کە وازی لە دەوڵەتنەتەوە هێناوە و پرسەکە بێ ئاوا چارەسەر بێ ئاو بەڵام بەداخەوەکە ئێمە شایەدی ئەوە ئەبینین کە تورکیا جددی نیە لەم بابەتە وەکووتم ئامانجێکی تاکتیکانەی هەیە و بڕوای بە پرۆسەی ئاشتی بڕوای بە مەسەلەی پێکەوە ژیانی کورد و ترک بڕوای بە دەستکاریکردنی دەستور و بەندەکانی ئەوەی کە تەنها یەکگەل لە تورکیا ئاژی ئەوش تورکە و بڕوای بەو مانیفستۆی ئەتا تورک و دواتریش نییە کە ئەمانە تورکی شاخاوین و ئەمانە ئەوە کوردی بەختەوەرەوەیە کە لە گۆڕستانە ئەم مانیفستەوە ئەم بۆچوونە تا ئێستا ئاڵوگۆڕێکی جددی بەسەرانە هاتووە و هیوادارم لانی کەم گەلی کول لە باکوور بتوانێت ئاشتی بەدەست بێنێ بەڵام پێم وایە بەم حاڵە و بەم پرسە و بەم تێڕوانینە گوماناویانەی کە دەوڵەتی تورکیا بەڕێوەیە بە و هەوڵەکانیان هیچ هەوڵی سیاسی نیە ئەوەندەی هەوڵێکی مخابراتیە ئەوەندەی مخابراتی تورکیا لەم بابەتە ڕۆڵی هەیە ئەوەندە پەرلەمان و دەستگا مەدەنیەکان ڕۆڵیان نییە و کاریگەر نین بە هەر حاڵ پێم وایە ئەم پرۆسەیە بە ئاکام ناگا و ناتوانێ داخوازیەکانی خەڵکی کورد و داخوازیەکانی پارتی کرێکارانی کوردستان و داخوازیەکانی ئێمەمانانیش جێبەجێ بکە.